بەڵێ ئەڵێ من کارمەندم لە دایانگەیەک هەنێ کات زەربە بەر مناڵەکان ئەکەوێت بە چ جۆرە قسە لەگەڵ دایک و باوکەکە بکەم کە لایەن ئاسایی بێت کە زۆر جار بەهۆیەوە ئەکەومە مەوقیفی ناخۆش کە ئامانجیشم لەم کۆرسە ئەوەیە ئەو کێشەیەم هەر بێت. بەڵێ باشترین شت ئەوەیە تۆ هەمیشە ئیحساسی بەرامبەرەکەت بیری بەرامبەرەکەت بخەیتەوە. بۆ نمونە هەمیشە بڵێ من ئەزانم تۆ وەکو دایکێکی دڵسۆز تۆ وەکو باوکێکی دڵسۆز ئێستا هەستت چۆنە ها بۆ ئەوەی تۆ قسە نەکەی بڵێ تۆسەی نازانێت جەرگ چۆنە ئەها هەر لە ئەوڵەوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە ئەم نەفەرە نابێت مانی ئاوای بۆ دروست بێت. پاشان ئەبێت تۆ گۆرە قسەیەکە پێبێ دەی ببڕێ کە بەعزێشت ڕوو ئەیە لە دەسەڵاتی کەسانیە وەکو قەدەر وایە. پاشان شتێکی کەش ئەوەیە جاری وا هەیە بەڕێزان ئەم خاڵم بەجددی لێوەرگرن جاری وا هەیە داوای لێبوردنکردن خراپە بەڵام بڕینی هەستی خۆت بۆ بەرامبەرەکەت لەبووی قسەکە ئەکاتەوە. بۆ نمونە ئەگەر ئەم بەڕێزە بە دایک و باوکەکە بڵێ زۆر داوای لێبوردنەکەم وەڵامی مناڵەکەتان لەیاکە و ئەمڕۆ بۆ نمونە ئەمەی ڕووشا من داوای لێبوردنەکەم یعنی من خۆم ئەزانم خۆم خەتابارم. باشە ئەگەر باوکەکە وتی نابوورم تۆ ئەکەویتە مووقیفێک ئەو سەری دیار نییە گراوە ئەکەویتە مووقیفێک خۆتە بەسیتەوە. بەڵام ئەگەر وتت بۆ خوایە ئەمڕۆ دڵم خەریب بوو بۆستێ ئەوەنە خەفەتم خواردووە ئەم مناڵی ئێوە لێوە خلیسکە ئێسش لە دڵم دەرناچێت ئەمە یعنی چی؟ یعنی من ئەحساسێکی تایبەتم هەیە بۆ ئەم و ئەحساسی مەسئولیەتم هەیە و خۆشەویستیم هەیە و من شعورم هەیە. دایک و باوکەکە ئەمەیان پێقبوڵە بەس ئەویان پێقبوڵ نییە داوای لێبوردنەکەم وەڵا ئەمڕۆ لێیە کەوتبوو بۆ نمونە وای لێ هاتوو مناڵێک وای لێ کردو. هەمیشە بەڕێزان لە بری داوای لێبوردن هەستی خۆتان دەربڕن چکە جاری وا هەیە داوای لێبوردن بێمەعنایە. چۆن؟ بۆ نمونە من ئەم شەو موعیدم هەیە شەڵی مامۆستا بەئەرک نەبێ ئەکرێ من و تۆ لە دوای ئەم دەرسە بتوانین دەقە بەیەکەوە قسە بکەین. باشە منیش بڵێم وەڵای داوای لێبوردنەکەم بۆم ناکرێ دێوەڵا من بوو لەوە نییە توژڕی نابوو. بەڵام لەوە باشتر ئەوەیە بڵێم زۆرم پێ ناخۆشەکە نەتوانم لە خزمەت تا بم ڕاستیەکەی من مەوعیدێکم هەیە جا بەڕاستی لە ڕووی جەنابتا ئەمە زۆر ناخۆشە بۆ من کە ئێستاکە مەجبورم وا بڵێم بە تۆ ئەها یعنی ئەمە پێویست ناکە من داوای لێبوردن چکە واقعەکە وایە خۆ پێویست ناکە من پێویست ناکە من لێرە داوای لێبوردن لە تۆ بکەم. بەڵام ئەبێ ئەوەندە شعورم هەبێ ئیحساسی خۆم دەرببڕم بۆ تۆ کە پێم ناخۆشە واقعەن پێم ناخۆشە. اینجا بەڕێزان خاڵێک کە زۆر گرنگە لە مەسەلەی پەیوەندیە ئەویش ئەوەیە تۆ هەوڵ بە لە ناخەوە جوان بیت هەوڵ بە لە ناخەوە چاک بیت چونکە ئەگەر تۆ لە ناخەوە باش بووی بەرە لە ڕەنگ و ڕوخسار تا دەرەکەوێت لە لەحم تا دەرەکەوێت لە وشەکان تا دەرەکەوێت لە مامەڵە تا دەرەکەوێت ئەم ناخە جوانە بە ئاسانی ئەتوانی تەمرینکەی ڕووکارەکەش وای لێبێت. بەڵام کاتێ تۆ لە ناختا نێو بە خەڵک بی لە ناختا خەڵکت لا ڕێزی خەڵکت لا نەبێ لە ناختا بێمنەت بی لە خەڵک بە قسەکانت دوایی جۆرێک ئەبن لە ڕووپامایی و ماستا و هەر خۆت ڕقت لە خۆت هەڵەسێت ئەوەندە ئینسانێکی لەو جۆرە بیت. واتە بەڕێزان باوەڕکەم خۆ باشکردن لە ناخەوە ئاسانترە لەوەی خۆ بکەی بە ئەکتەر لە ژیانە. من زۆر کەسم بینیوە زۆر ئەکا لە خۆی ئەڵێ ناتوانم و من ئەزانم کە ئاسانە تۆ تەنها دوعای خێر بۆ خەڵک بکە تۆ تەنها خەڵکت خۆش بوێت تۆ تەنها لێبوردە بە هەموو شتێک خۆی چاکە بێ لە ناخەوە